أنا بانيتان باش أو برهماني كليرة خراوة الرو هرميان لعراق واتلنا أخوي عراق دروس كراون أجر كومبانيا كي تابت بابلين نيو دولتي بيت إلا كارجكي لعراق وبرهمكاني برهمه هنا شنك أما نوكو بريكار لقى الكومبانيا نيو دولتي كان كارا كان بونو من هندك كومبانيا عالمية ك يان كارجة عالمية ك لهمولاتك برهمان هي لكردستان لعراقيش بريكاريانه بريكارانه تنها ما خامكه هنو ليره برمكه برم هيا كارجكي هنا وت عراق كانوا بلكان هنا العراق برمي وتد لنو عراق دروسكي ما بس بريكار لويك تنها ناوي شركه ورغرتو جنا كارجكي لعراق ولا هرمي كردستان وليره برمي هنا سچن شونكي تاك ليرة لبرهمكان خصوصا الرو يان لناوشي بازيان يان لهولير بونمنا كبرهميان هبوا كخصوصا الرو ولهمان كادا أو كومبانياني كليرن يعني أو كارجاني كليرن كنزيكي تشيل كارجا بجاريان كردوا بشكي زوريا وكارجانا لسليمانين چونك سليماني لسراسي عراق بيكك لو شارع بيش سازيانا ناسراوا كزوريني کارگەکانی عراق پێک دێنن کە لە سەدا 35 کارگەکانی عراق لە سلێمانیە بۆیە زۆرینێ و کارگانشی کە لێرە بەشداریان کردووە لێرە بەرهەمەکانی خۆیان خستۆتە ڕوو و ئامانجی سەرەکی ئەم کارگانە ئەوەیە کە تەنها بەرهەمەکانیان بناسێنن چونکە خۆرەزانی لە هەموو گەڕک و کوچە و کۆڵانێکدا کۆمەڵێکی زۆر مارکێتمان هەیە کە بەرهەمی ناوخۆیی یان بەرهەمی دەرەکی بەکارێنن بۆ ئێمان ئامانجانەوەی کە ئەو خاوەن بازرگانە بچووکانە بێن لێرە و بەرهەمەکانیمان ببین و دواتر لە ڕێگەی بەرهەمی ناوخۆییەوە دوکان و مۆڵەکان و کاری با بڵێن فرۆشگاکانیان دەوڵەمەند بکەن کاک نایبڕێز شۆڕشم لە شەریکەی مانیزانەوە کاک شۆڕژێەوە بەچی بەشداریتان کردووە لێ ئێمە وەکو شەریکەی مانیزان و شەریکەی مرواری فارم لەو پێشانگایی بەشدارمان کردووە کە بتوانین بەرهەمێکی ناوخۆ بەرهەم بێنین حالیانیش لە شاری کەلار معاملێکمان هەیە بەنی مەرواری فارم کە ئەو بەرهەمانە لێ بەرهەمدی هەموو بە سۆرتی خۆماڵی چێلگێکشمان هەیە کە شیری فرێش ڕاستەوخۆ دەبا بۆ معاملەکە لەکوێ ئەم بەرهەمانە بەرهەمێنیەوە لە سلێمانییان لە کەلار لە کەلار لەناو کوردستانەیەدی بەرهەمی هەموو شیرەمەنیە بەڵێ هەموو شیرەمەنێ ئێوە شیرە لە چۆرەن لە دەرەوەی هێنن ناوەڵە چێلگەمان هەیە کێلگێکی کە 1000 دانە مانگەی تێدایە مانگە ڕۆژانە شیر دەدا لەم کارگەیەوە ڕۆژانە چەند کەسی شەکە حالیان نزیک 50 کەس ئیش دەکا بەڵام پرۆژەمان وایە کە لە داهاتووتە ئەوەی زیاتر بکەینەوە بەرهەمەکانتان تەنها لە سلێمانی ئەفرۆشن ناوەڵە بەرنامەمان وایە پلانمان وایە لە تەواوی عێراق بیفرۆشین بەڵام لە کوردستان ئەلان ئەوە لەناو بازار لە مارکێت هەیە مرواری فام لە هەولێر لە سلێمانی لە بەغدا پلانمان وایە کە ماستەکان بەقەوەتر بکەین و زیاتر بەرهەم بێنین ئاستی ڕۆشنبیری خەڵک چۆنە بۆ بەکارهێنانی بەرهەمی ناوخۆیی وڵە زۆری پێ خۆشحاڵن کە بەرهەمەکان خۆماڵیە و لێرە بەرهەم دێ زۆریش لێمان دەپرسن کە مەوادی زیادەی تێدا یانە ئەو بەرهەمانشکانان ئەو برادرە دەیگرێ ئەوانە نەمانیزان لە ئێرانەوە بەرهەم دێ لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە پلانمان وایە لە داهاتوودا زۆربەی ئەو مەوادانش بیهێنێ معاملەکەی کەلار واتە لەگەڵ بەرهەمەکەی خۆتانە بەرهەمێکی ئەو شتانە ناو کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرهەمێت بەڵێ بەڵێ زۆر باشە خەڵک بە شێوەیەکی گشتی ئامانجەکەمەوەیە خەڵک بە شێوەیەکی گشتی حەزەکات بەرهەمی ناوخۆیی لێو بکڕێتەوە بۆەوەی ئیشەکەتان سەرکەوتوو بێت بە تاکید هێمەشەر ئەوە ئامانجمان ئەوەیە کە ئەوەی زیاتر بە خەڵک بناسێنین زیاتر خەڵک بتوانێت بیبینێت و لە نزیکەوە بەرهەمەکان ئاشنا بن زۆر سپاس زۆر سپاس دیارە لێرە با بڵێن بەرهەمی جۆرا و جۆر هەیە هەر لە بابەتی با بڵێن کارگەی بچوو کارگەی گەورە و زۆرینێ و کارگانەی کە لێرە بەرهەمەکانیان دەخەنە ڕوو ئامانجیان ئەوەیە کە زیاتر بەرهەمەکانیان بناسێنن بەو کەسانی کە دێن سەردانی پێشانگاکە دەکەن لە هەموو بارە جیاوازەکان دەتوانین بڵین لێرە بەرهەمی جیاوازی لێیە کە نزیکەی 40 کارگە لێرە بەشداریان کردووە و لە ماوەی ئەم 4 ڕۆژەی پێشانگا کە ئەمڕۆ 3 ڕۆژی پێشانگاکەیە
سبەینێ ڕۆژی چوارەمە لە ماوەیەم چوار ڕۆژە ئامانجانەوە کە زۆرترین کەس بە تایبەتە و کەسانی کە خەڵکەتوانێت بێت بۆ پێشانگاکە چۆناری لە سعات چەندەوە بۆ چەند کراوەیە پێشانگاکە خەڵک بتوانە سەردانی بکە و شتیش بکڕێ لەوێ لە سعات دەی بەیانی بۆ شەشی ئێوارەیە و ئەمڕۆ ڕۆژی سێمە سبەینێ بە هەمان شێوە لە دەی بەیانی بۆ شەشی ئێوارە و پێشانگاکە بەم شێوەیە کۆتایی دێت. ڕێباز داشکانە بینی لەوێ ینی کەرەستەکان هەستەکەی داشکانیان بۆ کرابێت خەڵکێک گێت لەوێ شتێک بکڕێت کێت بۆ پیشانگاکە هەر هیچ دەمێ حەقیەوەی کاگاتە پیشانگاکە شتێک بە داشکانری بکڕێت نرخێ گەرزانتر خۆی ئاری ئەم پێشانگایە وەک پێشتر ئاماژەم پێکرد پێشانگایەکە بۆ ناساندنی بەرهەمەکان واتە کەمتر حاڵەتی کڕین و فرۆشتنی تیاڕۆیە و ئەمان ئامانجانەوەیە کە مارکێتەکانەوە و شوێنانەی کە بەرکەوتنی ڕۆژانەیان بازرگانی بچووکن و بەرکەوتنی ڕۆژانیان لەگەڵ خەڵکە هەیە و خاوەنی مارکێتن و خەڵکە چ لایەوان شتەکرێ ئەمان وەکو کارگەیەک بەرهەمەکانی خۆیان بدەن بەوان و لەوێ بەرهەمەکانیان ساغ بکرێتەوەواتە لێرە ئۆتۆمبیلی تایە ئۆتۆمبیلی گولە نەبڕەمە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە ئەتوانن با بڵێن بێن لێرە بەرهەمی ناوخۆی کە لە سلێمانی بەرەمێت ئەم ئۆتۆمبیلە گولە نەبڕانە بکڕن لەمان و بەکاری بێنن بۆ هێزە ئەمنیەکان و با بڵێن بابەتی جۆراوجۆری زۆری تایە بۆ نموناوەی کە ئێستا هاوکارم پیشانتانەدات چەند ئۆتۆمبیلێکی گولە نەبڕن کە بە کوالیتی ئێمە بێ ڕێبازەوە یەکەم ئۆتۆمبیلی سەربازیە کە گولە نەبڕە بۆ هێزەکانی پێشمەرگە و سوپا دروست کراون کە ئیتر لەمە لە کوردستانی دەتوانێت سوود لەو ئۆتۆمبیلە هاوردانە وەرنەگرێت کە لە وڵاتانی ترەوە بە پارەیەکی زۆر دەکردرێت ئەمە داهێنراوی کوردن و دەتوانێت و ڕۆژی تر لە بواری سەربازیدا بەکاربێت. بەڵێ بێگومان بە تایبەتمەندی زۆر جیاواز یان حسابیەوە کراوە کە بە چەکی زۆر بەهێزیش لەم ئۆتۆمبیلە بدرێت زیانی پێ نەگەێنێت. ئەمە نمونەیەکی تاقیکراوەکانی با بڵێن ئەم ئۆتۆمبیلەیە ئەم شوشانەی کە تێیدا بەکارهێنراوە کە بە گولەی بیکەیسی و دۆشکە و ئەمە تەنانەت سلاحی بیکەیسی ئەوە تا لێرە نووسیوانە کە بەچی لێ درراوە نەیتوانیەوە بێ بڕێت تەنها شکاندوێتی بەڵام فیشەکە یعنی نەیبڕێتەوە بە تایبەتمەندی زۆر جیاواز دروست کراوە زۆر باشە ئەو بەرەمانەی کە لێرن کە خراونەتە ڕوو هەمووی لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان بەرهەم هێنراون و بەرهەمی ناوخۆین.